بەسۆز بەهمەن خوێندکاری پۆلی 12 ئامادەییە. لە هۆڵی تاقیکردنەوە هاتووەتە دەرەوە هیواخوازە بە نمرەیەکی بەرز خوێندنی ئەمساڵی تەواو بکات. ئێمە خۆمان بە شێوازێکی زۆر باش خۆمان ئامادە کردبوو، بەڵام وەکو بڵێ ڕێکارتن دروستیەکان باش بوو، چکە من یەکێک مڵانی کە دەمام بکەم خۆم کردبوو، بەڵام هیچ ینی ئەوە نەبوو بڵێ ئەوی پێی نەبێت بیەنە وانە بوو. بۆ ئەوەی خوێندکاران لە کەشێکی تەندروست و فێنکدا تاقیکردنەوە ئەنجام بدەن، بەشێک لە هۆکارەکانی خۆپارێزی و پێداویستیەکانی فێنککەرەوە دابینکراون. لەگەڵ وەزارەتی کارەبا و مۆلیدا ئەهلیەکان قسەکراوە تا بە درێژایی ماوەی تاقیکردنەوەکان کارەبا بۆ هۆڵەکانی تاقیکردنەوە دابین بکرێ. 2000 ئامێری فێنکەرەوەمان هەیە و ئەگەر دیقەتشمان ساڵی پار 9 و 12 بەیەکەوە بوون، ئەم ئامێرە تەقسیمی دووەکرابوو. نەخێر ئەم ساڵ بەس پۆلی 12کان امتحانەکەن کەواتە ئەو 2000 بۆ 12کان بەکارێ و نزیکەی 1700 مبەریدی تازەشمان کڕیوە کە دەوامەکەمان لە حوتی دووکرایەوە و تۆزە چوونە گەرماوە دوای 16 ئەمانە ئامێری فێنکەرەوەمان کڕیوە و هەر هەموو کۆنەکانیشمان چێک دۆتەوە، لەبەرەوە ئەتوانم بڵێم لە ڕووی پێداویستیەکان و باشترین ساڵ. هەر خوێندکارێک لە کاتی تاقیکردنەوەکان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت، ئەوە ئەو وانانەی کە بەهۆی نەخۆشیەکەوە ناتوانێت ئەنجامی بدات لە خولی دووەم ئەنجامی دەدات. کۆرۆنا بوو خولی دووهەمی لە بەردەسە دەتوانێت لە خولی دووەم تاقیکردنەوە بگە، واتە ئیمتیحان تەنها یەک خول نییە، بەڵکو دوو خولە. ئەگەر هاتو قوتابیەک لە خولی یەکەم تووشی کۆرۆنا بوو، خولی دووهەم هەیە کە ئەتوانێت هەموو تاقیکردنەوەکانی تیا ئەنجام بدا ئەگەر تاقیکردنەوەی ئەنجام نەدابێت لەبەر کۆرۆنا. لە 25 ئەم مانگا تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی بە بەشداری 124,869 خوێندکار بەسەرجەم بەشەکانیەوە لەژێر چاودێری زیاتر لە 16,000 چاودێر لە 2367 هۆڵ دەستی پێکرد و هەفتەی دوو تاقیکردنەوە ئەنجام دەدرێت. بەهۆی بەرزی پلەکانی گەرماشەوە تاقیکردنەوەکان لە کاتژمێر 7:30 خولەک ئەنجام دەدرێت. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.